تا دوێنێ لە مینبەری مزگەوتەکەیەوە پەیامی پێکەوەژیان و ئاشتی کۆمەڵایەتی بەگوێی نوێژخەوێن و قوتابیەکانی دائەدا. بەڵام ئەمڕۆ لەم مزگەوتەدا دەیانزانە و کەسایەتی ئاینی و بەرپرسی سیاسی و ئیداری هاتوون نوێژ لەسەر تەرمی مامۆستا ئەحمەدی دێرێ بکەن و بە خاچی بسپێرن کە ڕۆژی هەینی لە بەردەم مزگەوتەکەیدا جەستەی خەڵتانی خوێنکرا و پێنج گەرگۆشە و دەیان دۆست و خۆشەویستی بۆ یەکجاری لە دنیادا جێهێشت لە مەڕاسیمێکدا و لەسەر وەسیەتی خۆی لە گۆڕستانی دێرێ بە خاک سپێردرا. مە بەتوندی ئیدانەی هەموو دەستێکی تیرۆر دەکەین کەوا دەستدرێژ بکا بۆ سەر ژیانی مرۆڤەکان بەگشتی و بەتایبەتی پێشەوایانی ئاینی میراتگرانی ئەم پێغەمبەرە خۆشەویستە بەڕاستی هێڵی سوورن لەناو جیهاندا و لە ئیسلامدا و لە کوردستانەکەشماندا. بەناوی مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی لقی زانایانی پشدەری کۆمەڵی ئیسلامی ئەنجومەنی ڵادزی و سەرجەم ئەندامان و دۆستان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە دەڤەرەکە بە خێرهاتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەین. مامۆستایان و زانایانی ئاینی ئیسلامی، پەرلەمانتاران و وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان، لە نوێنەری لایەنە سیاسیەکان و دام و دەستگا حکوومیەکان، ڕێژ سپی و پیا و ماقوڵان و ئامادەبوانی بەڕێز، سوپاسی ئامادەبوونی ئەو مەراسیمە پڕشکۆیەتان دەکەین. خوای پەروەردگار پاداشی خێر و ماندووبوونتان بداتەوە. خەڵک حکوومەتی بۆچی ئەگە هەر کەسە بەدەستی خۆی تۆڵە بکاتەوە سپەینێ؟ سەرۆکی لیژنەی ئەمنیش لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند تیرۆری سیاسی لە سایە حکومڕانانی کوردیدا درێژەی هەیە و دەژڵێت تا ئێستاش لە کوردستان هێزە ئەمنیەکان سیاسەتی بانێک و دوو هەوا پەیڕەو دەکەن کە سوکاری مامۆستای شەهیدیش دەڵێن پرسە بۆ کۆچی مامۆستا دانانێن تا ئەو کاتەی بەکوژانی بە سزا دەگەیەندرێن. تیرۆری سیاسی لە وڵاتەدا بەردەوامە. ئەگەر ئەو دەسەڵاتە یەک دەسەڵاتە یەک دەستگای ئەمنی هەیە دام و دەستگاکانی یەکگرتوون وەکو بۆ خۆی ئیدعا دەکا ناکرێ هەولێر کەناری ئەمان بێ بۆ قاتیلی مامۆستایەک پێشەوایەکی ئاینی کە لەوێەوە دێولێرەوە شەیدی دەکاو دەگەڕێتەوە بۆ ئەوێ و بە پێچەوانەشەوە سلێمانی ببێتە کەناری ئەمان بۆ قاتیلێک کە لە هەولێر و لە سنووری بادینانەوە خەڵک تیرۆ دەکات و بێتە سلێمانی و ناکرێت خەڵکێک کە شەهید دەکرێت کە تیرۆر دەکرێت بە بازگەکاندا ئاوا بە ئاسانی بۆی دەرچێ. تەحەدا دەکەم ئەگەر بەرپرسێکی حیزبی باە لەو بازگانە ئاوا بە ئاسانی ڕزگاری بوو باە. بۆیە هەر وەسیەتشی ئەکا کە لێرە بنێژرێ ئەگەر وەفاتی کرد. بۆیە ئێمەش وەسیەتی جەنابی مامۆستامان پەسەند کرد و لێرەمان ناشت هیوادارین خۆی پەروەردگار بە بەهەشتی بەرینی خۆی شاد بکە. ئێمە وەکو بنەماڵەی کۆچکرد و پرسەی دانانێ و بۆیە داوای لێبوردتان لێ ئەەکەین. ئەمە بەڕاستی ئیکتیفایە هاتنتان پەیوەندیکردنتان هاوخەمیتان زۆر بۆ ئێمە شتێکی زۆر گەورە و بەڕێز بوو. مەڕاسیمی بە خاکسپارنەکە بە ئامادەبوونی بەرپرسانی ئەنجومەنی سیاسی و سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی و بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکانی تر و بە بەشداری دەیان زانە و کەسایەتی دیار لە تەواوی ناوچەکانی کوردستان بەڕێوەچوو. هەریەکە لە نوێنەرانی یەکگرتووی ئیسلامی و زوتنەوەی ئیسلامی و ژمارەیە کەسایەتی ئەمنی و ئیداری وتیان پێشکەش کرد و هەمویان ڕویان لە هێزە ئەمنیە تایبەتمەندەکان بوو بۆ دۆزینەوەی تاوانباری ڕووداوەکە و گەیاندنی بە سزای خۆی. مامۆستا ئەحمەدی دێرێ ماوەی 13 ساڵە لە قەزای پشدەر نیشتە جێیە و خزمەتێکی بەرچاوی بە خەڵکی ئەو دەڤەرە کردووە. بەڵام دەستێکی ڕەش ڕێگەی نەدا دواخوان لەگەڵ خێزان و منداڵەکانی بخوات و بۆ ئەبەدی خانەوادەکەی بە بێباوکی سپارد و ڵادزێ بوو بە نیشتیمانی کۆتایی لە دنیادا. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڵادزێ.